لە چاوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ئەو گۆڕانکاریە کەش و هەوایە دەکەین کە لە ناوچەکەدا ڕوویداوە بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە ماوەی چەند ڕۆژێک کە پلەکانی گەرما زۆر زیاد بەرز بوونەتەوە هەنێک توێژینەوە هەنێک ئەوانەی کە شارەزاییک لە کەشوها هەیە ئەماژە بۆ دەکەن کە لە دوای ساڵی 2016 یەکەمین جارە کە بەم شێوازە پلەکانی گەرما بەم ڕادە زۆرە بەرز ببنەوە. گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەم بابەتە لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی و بوومەلەرزەزانی سلێمانی. کاک ئاسۆ سڵاوی خوا لێبێت، سپاس بۆم دەرفەتە. سڵاوتان لێبێ، بەیانیتان بار، زۆر سپاس بۆ بەڕێستان و سپاس بۆ بینەران و بیستەرانی تەلەڤیزۆنی کۆمۆن. زۆر سپاس دەکەین کاک ئاسۆ. ئەو گۆڕانکاریە کەش و هەوایی کە هەیە و بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە مودەتەدا کە زۆرێک لە توێژینەوەکان ئاماژە بەدەکەن لە عێراق و لە هەرێمی کوردستاندا بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەم شێوازە نەبووە. بەڵێ، دیارە خۆی بەرزبوونەوە و هاتنی شەپۆلەکانی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەمە بابەتێکی ساڵانەیە کە لەم کاتانەدا کە بابەتێکە کە چاوەڕوان کراوە و بابەتێکی ئاساییشە هەم بە پێی وەرزەکە کە ئێمە لە وەرزی هاوینین و لە هەم لە ڕووی مانگەکانی هاوینی شەوانەکە ئێمە ئێستا لە گەرمترین مانگی هاوینین کە ئەمانە دیارە کۆمەڵی هۆکاری سروشتین و جگەل لەمانەش زۆری کاتژمێرەکانی ڕۆژ بەراورد بە کاتژمێرەکانی شەوکە زیاتر بڕێکی زۆر لە تیشتی خۆر و وزەی خۆر دەگاتە زەوی و تیشکدانەوەی زەوی دەبێت و جگەل لەمانەش کۆمەڵێک لە ڕووی سیستەمە پستانەکانی شەوانەیە و ئەو سیستەمە داینەمیکیانی کە کاریگەریان هەیە لەسەر بەرزبوونەوەی پلەکانی گەرمان لەم کاتانەدا کاریگەریان هەیە وەک کاریگەری یان چالاکبوونی نزمە پاڵەپەسووی وەرزی گەرمی ساڵانە کە ئەمە نزمە پاڵەپەسوویەکە لە ناوچەکانی باکووری خۆراوای هندستانەوە دروست دەبێت و پاشان بە تێپەڕبوونی کات بەرەو ئۆقیانوسی هندی و بەرەو دەریای عەرەبی و کەنداوی عەرەبی و باشووری ئێران و جەزیرەی عەرەبی و عێراق و جاری وا دەگاتە وڵاتی تورکیا و شام و باکووری ئەفریقیا کە ئەمانە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرماوە. جگەل لەمانەش کاریگەری بەرزەپەستانی نیمچە خولگەیی کە لەم کاتانەدا چالاکە ئەمانەش کۆمەڵی هۆکارن بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە ساڵانە لەم کاتانەدا پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوە دەکات و جگەل لەمانەش بە شێوەی شەپۆلی بەرزبوونەوەی پلەکانی گەرما کە ئاستی تێکڕایەکانی خۆی تێدەپەڕێنێن و هەم لە ڕووی ئەو ماوەیەشەوە کە لە کوردەواری خۆمانە بە چلەی هاوین ناسراوە کە ماوەیەکە کە زۆرترین یان بەرزترین پلەکانی گەرمی تیا تۆمار دەکرێت و ئەمانە کۆمەڵێ هۆکارن کە ئەبنە هۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمان لەم کاتانەدا. زۆر باشە کاتە هەمان زای ئێستا لە چلەی هاوینان، بەڵام ئایا هیچ پێشبینی دەکرێت پلەکانی گەرما لەوە زیاتر بەرز ببێتەوە یاخود گۆڕانکاری تری بەسەراتێت؟ بەڵێ، بەتاکید پلەکانی گەرما لە ئێستادا تا ڕادێک ئەتوانین بڵێن ئەمە بە جیاوازی ناوچەکان ئێمە چونکە نیسبەتەن بۆ شوێنەکانی تر ئێمە هەرێمی کوردستان و ناوچەکان جگەل لە هەنێ ناوچەی وەکو ناوچەی ئیداری گەرمیان و خانەقین و کفری و کەلار و هەروە پارێزگای کەرکووک و بە شێوەیەکی گشتی ناوچە گەرمیانەکان کە پلەکانی گەرما لە ماوەی ڕابردوودا ئاستی 48 پلە 49 پلە 47 پلەی تێپەڕان، بەڵام ئەمە لە ناوچەکانی ترا تا ڕادێ کاریگەریەکانی کەمتر بوو و هەر لە شاری سلێمانی بەرزترین پلەی گەرمی تۆمارکراوە تا ئێستا 43 پلە تۆمارکراوە کە لە ماوەی ئەم شەپۆلی بەرزبوونەوەی پلەکانی گەرما، بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ هەموو جیهان ئەگەر ئێمە باسی بکەین دیارە کاریگەری ئەم شەپۆلە لە ناوچەکانی وڵاتی ئەمریکا و هەروەها باشووری ئەوروپا وەکو وڵاتی ئیسپانیا، فەڕەنسا، ئیتالیا ئەم شوێنانە شەپۆلێکی گەرمان ناوچەکانی گرتوتەوە و هەروەها ناوچەکانی ناوەڕاستی ئاسیا سین کە ئەمانە وەکو ئاماژەمان پێکە لە هاوکات ئەمانە ئەکەونە نیوەگۆی باکوور کە بە شێوەیەکی گشتی نیوەگۆی باکوور لە کاتی ئێستادا لە وەرزی هاوینا و وەکو ئاماژەشمان پێکە بەرزترین پلەکانی گەرماش لە نیوەگۆی باکوور
باکوور عادەتەن لە مانگەکانی 7 و 8 تۆمار دەکرێت بۆیە پێدەچێت کە ئێمە چاوەڕێ ئەوە بکەین کە پلەکانی گەرما بەرزبوونەوە بە خۆیەوە ئەبینێت و لە هەمان کاتیشدا پلەکانی گەرما ئەگەری هەیە ناوبەناو یان بە پێی کاریگەری ئەو بارستە هەوانی کە ڕوو لە ناوچەکە دەکات نزم بوونەوە و یان نزیک بوونەوە لە ئاسی تێکرایەکانی خۆی ببینێ. زۆر باشە کاگاسە و هەروەکو چۆن پرسی ئابووری پرسی نەوت پرسی ئاو پرسی ژینگە لە تەواوی جیهاندا کۆڕ و سیمینار و پەیماننامەی بۆ دەبەسترێت پێم وابێت بۆ کەشوهاش بە هەمان شێوەوە گرنگێکی زۆری پێدەدرێت لە جیهاندا. یەکێک لەو شتانەی کە هەیە پلان هەیە کە لە نێوان ساڵانی 2020 بۆ ساڵانی 2030 ئەو گازە گەرمکەرەوانە کەم ببنەوە لەگەڵیشیدا دوای ساڵانی 2030 پلان هەیە و دەیانەوێت کەشوهەوایەکی فێنکتر بۆ جیهان فراهەم بێنن. ئەم پلانانە چۆن چۆنی هەوە ئایا هەموو ئەم پلان و ئەم گۆڕانکاریە کەشوهەوایانە وڵاتی عێراق و هەرێمی کوردستانیش دەگرێتەوە؟ بەڵێ خۆی لە ئێستادا بابەتی یان پرسی گۆڕانکاریەکانی کەشوهەوە و دەرەنجامەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوە لە ئێستادا بابەتێکی گەرمە و بابەتێکی بایەخ پێدراوە لە جیهاندا کە هەروەکو جەنابەت ئاماژەت پێدا کە زۆربەی زۆری ساڵەکان کۆڕ و سیمینار و پەیماننامە دەبەسرێت لەسەر دەرەنجامەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوە هەرکە لە ساڵەکانی هەشتاوانێ لە دروستبوونی لیژنەی نێودەوڵەتی بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوە کە بە IPCC ناسراوە کە ئەمە دیارە خۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوە لە دوای شۆڕشی پیشەسازی دووەمەوانێ کە ئەمەش دەرەنجامی زۆربوونی گازە گەرمکەرەوەکان کە بە گرین هاوس گاسز ناسراوە و کە زیاتر خۆی بینێتەوە لە گازەکانی دۆمۆکسیدی کاربۆن، گازی میثان، ئۆکسیدی نەترۆز کە ئەمەش دەرەنجامی چالاکیە مرۆییەکان و دەرەنجامی بەکارهێنانی وزە دژەژینگەیەکان و ئەو وزانی کە لە خاکەوە دەرێنرێن وەکو وزەی نەوت، خەڵوزی بابەتەکانی تری ئەو وزانی کە ئاوێتەی هایدرۆکاربۆنی لە پێکاتەکانیاتی بکە ئەمە لە ئێستادا بڕێکی زۆر لە گازە گەرمکەرەوەکان لە بەرگە هەوادا هەیە کە بۆتە هۆی فراوانبوون و دیاردەی قەتیزبوونی گەرماکە ئەوەی کە بە گلوبال وارمین ناسراوە کە لە ئێستادا ئەخیر پەیماننامەیان کۆربند کە بەسترا ساڵی پار بوو لە شەرمەشێخ لە میسر بەسترا کە ئەمە پێویستە حدێک بۆ ئەم گۆڕانکاریانی کەشوهەوا و کەمکردنەوەی گازە گەرمکەرەوەکان دابدرێت چونکە گازە گەرمکەرەوەکان یان گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە ساڵانی 2000ەکانەوانێ خێراتر بووە. گۆڕانکاریەکان زۆر بە خێرایی و بە شێوەیەکی نامۆ ڕوو ئەداد و پلەکانی گەرما ئاستی تێکرایەکانی خۆی گۆی زەوی تێپەڕانووە بۆیە کە لە 2020 بۆ 2030 و پێشنیار کراوە یان بەپێی زۆرێک لەو ئیتیفاقیانی پێشتر و ئیتیفاقی کۆتا شەرمەشێخ کە ئاستێک بۆ کەمکردنەوەی گازە گەرمکەرەوەکان دابدرێت وە لە 2030 بۆ 2050 ئەو وزە دژەژینگەیانە بگۆڕێ بە وزەی پاک وەکو وزەی خۆر وزەی با وزەی ئاو کە ئەمانە دەرهاوێژە و کاریگەری خراپی نییە لەسەر ژینگە و لەسەر کەشوهەوا چکە ئەگەر وانە بێت گۆی زەوی لە دوای 2050وانە پلەکانی گەرماکە لە ئێستادا پلەیەک بۆ پلە و نیوەک بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە پێدەچێت لە دوای 2050وانە پلەکانی گەرما 2 بۆ 2 پلە و نیو بەرزبوونەوە بەخۆوە ببینێت بەمە زەوی دەچێتە مەرحەلەیەکی تر یا قۆناغێکی تر کە ئەویش قۆناغی گەرمیە لەبەرەوەی کە تا ئێستاش گۆی زەوی کاریگەریەکانی قۆناغی ساردی و قۆناغی گەرمی کاریگەریەکانی لەسەر بەڵام لە دوای 2050 ئەگەر بەم شێوەیە بڕوات دەچێتە قۆناغێکی گەرمیوانێ و بۆیە لەبەر ئەوە کۆمەلگای نێودەوڵەتی پلانی ئەوەی هەیە کە خۆگونجاندن یان تەکەیوفی زەوی بکرێت بۆی کەوا بتواندرێت ئاسەوار و یان کاریگەریەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا کەمتر بکرێتەوە. زۆر باشە کاتە کاک ئاسۆ مەترسیەکانی ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمایە لە چیدایە و تا چەندێک هۆکارە ژینگەیەکانیش بە تایبەتی پیسبوونی کەشوهەوایانە کاریگەری دەکاتە سەر زیاتر بەرزبوونەوەی.
بەڵێ دیارە خۆی ئەمانە کۆمەڵێک دەرەنجامی خراپی هەیە خۆی یەکێک لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا دیارە وەکو بەرزبوونەوەی پلەکانی گەرما لەبەرەوەی کە پلەی گەرمی یەکێکە لە ڕێگەزە گرنگەکانی کەشوهەوا بە گۆڕانی پلەی گەرمی زۆربەی زۆری تری ڕێگەزەکانی کەشوهەوا هەر لە دابارینەکان هەر لە گۆڕان لە سیستەمە پەستانیەکان هەر لە گۆڕان لە توندی و خێرایی و گۆڕانی ئاراستەی باکان ئەمانە گۆڕانکاری بەسەرا دێت بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما دیارە زۆرێک لە ناوچەکان ئەو سیستەمی دابارینەکانی گۆڕانکاری بەسەرا دێت هەنێ ناوچە بەرە وشکبوونەوە و وشکە ساڵی و کەمبارانی دەچێت هەنێ ناوچە بەرەو تەڕبوون و بارانبارینی زۆر و دروستبوونی حاڵەتە متەتەڕیفەکانی مەناخ و وەکو زریان و بارانبارینە زۆرەکان ڕوو دەکات و هەنێ ناوچە دیاردەکانی تری کەشوهەوا وەکو خۆڵبارینەکان وەکو ئەوەی ئێستا بەدی ئەکرێت لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دیاردی خۆڵبارینەکان دەرەنجامی وشکبوونەوەی زەوی و کەمبوونەوەی شێ لە زەویە کە بۆتە هۆی ئەوەی کەوا دیاردەکانی خۆڵبارین بەردەوامی هەبێ و ڕۆژانە ئێمە ئەیبینین بە تایبەتی ناوچەکانی ڕۆژئاوای عێراق و ناوەڕاستی عێراق کە بەدەست خۆڵبارینەکانەوانێ دەناڵێنن بەڵام ئەمە جگە لەمانەش توانەوەی بەستەڵەکەکانی جەمسەرەکانە کە ئەم بەستەڵەکانە خۆی لە خۆیدا باڵانسێکە بۆ ڕاگررتنی کەشوهەوای گۆی زەوی کە ئەمە ئەبێتە هۆی توانەوەی بەستەڵەکەکان و بەرزبوونەوەی ئاستی زەریاکان و هەروەها بەرزبوونەوەی ترشێتی زەریاکان کە ئەمانە هەمووی ئەچێتە حاڵەتێکی خراپوانێ بۆ گۆی زەوی و جگەل لەمانە دەرەنجامی کاریگەری خراپی دەبێت لەسەر باری ئابووری لەسەر کشت و کاڵ لەسەر زیندەوەران تەنانەت لەسەر باری سیاسی کە زۆر جار ئەمانە گۆڕانکاریەکانی کەشوهەوا و وشکبوونەوەی ناوچەکان و کەمبوونەوەی ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی ئەمانە ئەبێتە دروستبوونی حاڵەتەکانی شەڕ لە ناوچەکانە. زۆر باشە کاکاسۆ بەشێکی دیکە ئاماژە بەوە دەکرێت کە زۆربوونی دیاردەی ئاگرکەوتنەوە لە وڵاتاندا ئەمەش بۆ خۆی کاریگەرێکی هەیە هەموو ساڵێ لەم وەرزەدا زۆرێک لە وڵاتاندا ئاگرکەوتنەوەیەکی زۆر ڕوودەدات لە ئێستادا لەم وەرزەدا لە وڵاتی یۆنان دەیبینین کە دارستانە چڕەکانی ئاگرێکی زۆری تێدا کەوتووەتەوە ئەمەش بۆ خۆی کاریگەری دەبێت لەسەر کەشوهەوا لەسەر بەرزبوونەوەی پلەکانی گەرما. بەڵێ بە تاکیدی سووتانی دارستانەکانیش ئەتوانین بڵێن تا ڕادەیەکی ئەوە بڵێن کاریگەریەکانی یان دەرەنجامەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە کە ئەمیش دەرەنجامی بەرزبوونەوەی پلەکانی گەرما بەڵام وەلەو بە پێی زۆرێک لە ئامارەکان لە سەتا نەوەی ڕووداوەکانی سووتانی دارستان و پوش و پاوەنەکان هۆکاری مرۆیین یان هۆکاری تەعەمود و بەعەمدەن ئەکرێت بەڵام زۆر جار هەبووە حاڵەتە کەشوهەوایەکانیش کاریگەریان هەبووە لەسەر دروستبوونی ئاگرکەوتنەوەکان لە دارستەکانەکانە چونکە ئەومان لەبیر نەچێت کە پلەکانی گەرما بەرزبوونەوە بەخۆ ئەبینێ ئەوەی کە ئێمە ئەڵین بەرزترین پلەی گەرما واتە پلەی گەرمی هەوایە بەڵام لە کاتێکا کە پلەکانی گەرما بۆ نمونە دەگاتە 45-46 پلەی گەرمی هەوا ئەوەمان لەبیر نەچێت پلەی گەرمی ڕووی خاک جاری وایە دەگاتە 53 پلە 55 پلە یان بە ناوچە بیابانەکان زیاتری جاری وایە ئەگاتە 60 پلە کە ئەمانەش زۆر جار ئەبنە هۆی هۆکاری کەوتنەوەی ئاگرەکان کە بەمە شێ کەمە بێتەوە هەنێ ڕووەکەیە قابلیت یان توانای گرگرتنی خێراترە لە هەنێ درەختی تر بۆیە زۆر جار ئەمانە ئەبینین کە ساڵانە لەم کاتانەدا لە وڵاتەکانی یۆنان تورکیا تەنانەت لە لای ناوچەکانی خۆشمان وەلەو ئاگرکەوتنەوەکانی ناوچەکانی خۆمان دەتوانم بڵێم زۆرتری هۆکاری لاموبالاتی و تەعەمودی هاوڵاتیانە کە زۆر جار کە پابند نین بە ڕێنمایەکانی ئەوەی کە لە بەڕێوەبەرایەتی دارستان و پوش و پاوان بڵاو ئەکرێتەوە کە لەم کاتانەدا پوش و پەڵاشێکی زۆرەیە کە هاوڵاتیان پێویستە ڕەچاوی ڕێنمایەکان بکەن کە ئاگرکردنەوە یان جگەرە فڕێیان ئەمانە کەم بکرێتەوە بەڵێ بە تەکیدی ئەمانەش هەمووی هۆکارن بۆ یان دەرەنجامێکن لە دەرەنجامەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و ئەمانش کاریگەری نەرێنی دەبێت لەسەر ژینگە و لەسەر کەشوهەوا.
کاکاسۆ هەمومان ڕۆڵمان هەیە لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما و ڕەنگە بەهۆی ئەوەی کە نەمانتوانیوە ژنگەیەکی باش و سەوز بۆ خۆمان دابین بکەین و یاخود نەمانتوانیوە هۆشیارێکمان هەبێت لەلایەن ژنگەیەکەوە نەمانتوانی بێ پلەکانی گەرماش توانین تەحمل بکەین یاخود گۆڕانکارێکی باش ڕۆڵێکمان هەبێت هەیە ڕێنمایی چی چۆن خۆمان بپارێزین لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە خۆ چۆن ڕۆڵمان هەبێ لە کەمکردنەوەیان بەڵێ ڕۆڵبینین لە کەمکردنەوەی بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە لە گۆڕانکاریەکانی کەشوهەوە ئەمە پەیوەستە وەکەوەی کە ئیشارەتمان پێیا کە لە ئێستادا چەندین کۆڕ و ئیتیفاقیات و معاهدات کراوە لە عالەما کە وڵاتە زلهێزەکان پابند بن پێوەی کە زۆرێک لەو دژەشینگەیانە یان ئەو وزانی کە گازە گەرمکەرەوەکان بەرهەم دێنێت کەمیکەنەوانەیە و بەدیلی ئەو وزانە بەکاربێنن کە وزەی خۆر و باو ئاوە کە ئەمانە هیچ دەرهاوێژەیەکی خراپی نییە بۆ سەر ژینگە و بۆ سەر کەشوهەوا بۆیە ئەگەر ئەمانە کەم بکرێتەوانێ مەسەلەن ئەوەی کە هەیە ئەیبینین بۆ نمونە بەکارهێنانی گازوایلێکی زۆر لە مۆلیدەکانە یان زۆری ئەو ئۆتۆمبیل و ماشێنانی کە ئێستا هەیە لەسەر شەقامەکانە کە بڕێکی زۆر لە گازی دۆمۆکسیدی کاربۆن و گازە گەرمکەرەوەکان ئەکاتە ناو بەرگەهەوە ئەمانە کۆمەڵێ هۆکارن وە جگە لەمانەش بتوانرێت ڕوبەری سەوزایی زیاد بکرێت لەبەر ئەوەی کە سەوزایی کاریگەرێکی زۆر ئاکتیڤ و چالاکی هەیە لەسەر بژانەوەی ژینگە لەسەر کاریگەریەکانی لەسەر کەشوهەوا و لەسەر کەمکردنەوەی پلەکانی گەرما و بەنسبەت پرسیاری ئەوەی کە چۆن هاوڵاتیان خوان بپارێزن لە کاتی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و لە کاتی شەپۆلەکانی گەرمادا ئەوەیە کە ئێمە چەند جارێکی کەش لە زۆرێک لە ڕاگەاندنەکان بڵاومان کردوتەوانێت کە هاوڵاتیان تا بکرێت لە کاتەکانی سەعات 11 بۆ سەعات 4 چونکە لەم کاتانەدا تیشتی خۆر ستونە لەسەر ناوچەکان کە تیشتی خۆر ستون بوو لەسەر ناوچەکان واتە بڕێکی زۆر لە وزەی تیشتی خۆر دەگاتە سەر زەوی و کاریگەریەکی چالاکی دەبێت و هەم لە هەمان کاتیشدا بەشێک لە یان پێکنەرێک لە پێکنەرەکانی تیشتی خۆر کە تیشتی سەرووەنەوشەیە بە UV ناسراوە کە ئەمە چالاکە لەم کاتانەدا بۆیە تا بکرێت لەم کاتانە هات و چۆکان کەم بکرێتەوە و کەمتر خۆ بێرێتە بەرخۆر و هەروەها خواردنەوەی ساردەمەنیەکان و ساردی و هەروەها کەمکردنەوەی خواردنەوەی ئەو خواردنەوانی کە وزەبەخش و یان کافاین لە بوونیا هەیە ئەمانە کەم بکرێتەوانێت تا ڕادێک ئەتوانرێت کاریگەریەکانی کەم کرێتەوەنیە کاگاسۆ هەر سەبارەت بەوەی کە ڕۆڵی کۆمەلگا ڕۆڵی تاکەکان لە ساڵی 2021دا ڕێکخراین نەتەوەی گرتوەکان راپۆرتێکی بڵاو کردەوە ئاماژەی بەوە کرد کە تاک بە تاکی نێو کۆمەلگاکان ڕۆڵیان دەبێت لە گۆڕانکارەکانی کەشوهەوا پێویستە ژیانیان بگۆڕن سیستەمی ژیانیان بگۆڕن و ڕۆڵیان هەبێت لە پاراستنی ژینگە ئەمە بۆ خۆی کاریگەری هەیە نەک تەنها ڕاستە پیشەسازی و کارگە گەورەکان و ئەو شتانی کە هەن لە نێو ژینگەدا ئەو هەموو ئۆتۆمبیلەکە ئەو گازانی لێتە دەرەوە کەمە کاریگەری لەسەر کەشوهەوا هەیە تاک بە تاکی کۆمەلگاش بۆ خودی خۆیان دەتوانن کاریگەریان هەوێت لەسەر ژینگە کاریگەریان هەوێت لەسەر کەشوهەوا لەسەر لەوانەیەمەوە هەست بکەین کەشوهەوا پێوەست نەبێت بێ ئەمە بەڵام دەکرێت بە گۆڕانکاری لە سیستەمی ژیاندا کاریگەریمان هەبێت لەسەر کەشوهەوا. بەڵێ بەڵێ بەشێکی تری ئەوەی کە ئێمە ئاماژەمان پیا ئەو خۆ گونجانانەیە یان ئەو تەکەیفکردنانەیە کە لەگەڵ واقعەکەدا دروست دەبێت ئێمە ئەگەر بەم شێوەیە بڕات زەوی بەرەو گەرمبوون ئەڕوا بەڵام ئیتر ئەمە بەمانای ئەوە نائیتر ژیان بوەستێت پێویستە کە خۆگونجاندنێک یا تەکەیفێک بکرێت لەما ئەمەش لە ڕووی گۆڕانە لە ڕووی تاکەکەس و مرۆڤی ئاساییەوانێ کە ئەمە کاریگەریەکانی لەسەر سیستەمی ژینگە و لەسەر سیستەمە مرۆییەکان و ئەمانە ئەبێت کە مەسەلەن بۆ نمونە هاوڵاتی بتوانێت لە شوێنەکەی خۆیان لە ماڵەکەی خۆیان لە گەڕەکەی خۆیان لە ناوچەکەی خۆیان بتوانێت ڕووپۆشی سەوزایی زیاد بکات هەماهەنگ بێت لەگەڵ دەستگاکانی ئەمانی کە ڕووپۆشی سەوزایی زیاد دەکەن ئەمانە تا ڕادێک ئەتوانین بڵین کاریگەریەکان تا ڕادێک کەم ئەکاتەوانێ وەجگەل لەمانە مەسەلەن ئێستا بۆ نمونە دیاردەکانی خۆڵبارین ئێستا ئەم خۆڵباری کە ڕوو لە هەرێمی کوردستان یا ڕوو لە عێراق دەکات ئەمانە
یان بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی بکەین ڕوو لە ناوچەکە دەکات گۆڕانکاریە لە کەشوهەوای ناوچەکانە کە لە کاتی ئێستادا بۆ نمونە و خۆڵبارینانەی ڕوو لە هەرێمی کوردستان دەکات بوونی نزمە پاڵەپەسوویەکە لە ناوچەکانی سنووری عێراق سووریا بە تایبەتی ناوچەکانی حەسەکە و ڕەقە و دێرەزور و ئەمانەکە بە بەردەوامی نزمە پاڵەپەسوویەک لەو ناوچانەدایە خێرایی باتیا چالاکە کە ئەبێتە هۆی هاتنی تەپوتۆزی خۆڵی ئەو ناوچانە بۆ ناوچەکانی ناوەڕاستی عێراق و باشووری عێراق و زۆر جار بەهۆی کاریگەری بای باشووری ڕۆژئاواوانێ کاریگەرەکانیشی دەگاتە هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەکانی ئیداری گەرمیان و ناوچەکانی باشووری ڕۆژاوای هەرێمی کوردستان کە ئەمانە پێویستی بە هەماهەنگی ناوچەیی هەیە کە ڕووپۆشکردنی یان ڕووپۆر سەوزکردنی ناوچەکانە کە ئیتیفاقێکە بێت لە بینی ئەم وڵاتانە کە ژینگەی ئەم ناوچانە بەرەو وێرانبوون ئەڕا دیاردەی بە بیابانبوون زیادی کردو لەم ناوچانەدا بۆیە ئەمە پێویستی بە هەماهەنگیێکی ناوچەیی هەیە و جگە لەمانەش ڕۆڵ و هەماهەنگەکانی تری ژیان بۆ ئەوەی کە بکرێت هەم لە ڕووی ژینگەیی و لە ڕووی زیادکردنی سەوزاییەوە و جگە لەم تەکەیوفانە یان ئەو خۆگونجانەی کە باسمان کرد بەشێکی تری زۆری دەکەوێتە سەر دەستگا حکوومیەکان و دەستگا ئابوووریەکانی ناوچەکان جوگە ئەمە بمانێ و نەمانوێت ئەمانە تەکلیفەیەکی زۆر ئەکات بیر لەوە بکرێتوانێک کە کۆمپانیاکان یان دەستگا حکوومیەکان کە لەمەوە دوا ڕێگاوبانەکان یان پردەکان یان بیناکان کە دەکرێت توانە و بەرگریەکی پلەی گەرمی زۆری هەبێت بتوانرێت سیستەمی بەرگرتن لە لافاوەکان کە ئەمەش بەشێکی تر و دەرەنجامێکی تری گۆڕانکاریەکانی کەشوهەوایە بگرێت. زۆر باشە زۆر سپاسەکەین کاگاسۆ هەر پێویست بم بابەتە لە چەند ڕۆژی ڕابردوودا بوو پێم وابێت لە وڵاتی هۆڵندا هاوڵاتێکی عێراقی بەهۆی یعنی یەک کەیسەکەی بوو کە لە وڵاتی عێراق ناتوانێت بژی لەبەرەوەی کە پلەکانی گەرما زۆر بەرزە توانی ئیقامە وەربگرێت لە وڵات ینی کارگەشتەوەی کە ئەوانش دەزانن کە کەشوهەوای ناوچەکە چۆن چۆنیە. بەڵێ وەکو ئاماژەمان پێسە ئەم دیاردەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا جاران ئەگەر لە ناوچە زیاتر لە ناوچە نیمچە خولگەییەکان بوو بێ ئێستا ناوچە مام ناوەندە کەشوهەواییەکانیشی گرتوتەوە مەسەلەن بۆ نمونە وڵاتێکی وەکو ئیسپانیا فەڕەنسا بەریتانیا ئیتالیا وڵاتانی ئەمریکا کەنەدا کە ئێمە پارساڵ بینیمان پلی گەرمان لە زۆرێک لە وڵاتی کەنەدا کە ناوچەیەکە کە نزیکە لە ناوچەکە جەمسەرەکانەوانە پلەکانی گەرما گەیشتە 44 پلە. ئەمانە هەمووی بەشێکن لە گۆڕانکاریەکان کە لە ئێستادا زیاتر خێرایی بەخۆیەوە بینیوە کاریگەریەکانی خەریکە دەرەنجامەکانی زووتر دەرئەکەیە بۆیە لەبەر ئەوە پێویستەکە کۆمەلگای نێودەوڵەتی و ناوچەکان و وڵاتان هەمووی کە ئەم بابەتە بە نەزەری ئەتیبار وەربگیرێت و حسابی بۆ بکرێت لەبەر ئەوەی کەوا ئێمە ئەومان لەبین نەچێت ئێمە چارەنووس و مانەوەی مرۆڤایەتی پەیوەستە بە و ژینگە و بە و کە ئاو هەوا و کەشوهەوایی کە پیادە دەکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاگاسۆ کەمال بەڕێوەبەری کەشنەسی و بوومەلەرزانی سلێمانی سپاس بۆ کاتێ بێمت بەخشی بۆ زانیاریانەی زۆر سپاس کاگاس.